لە 1000 دیناری کەسێکەوە کە سنووقمان داناوە یا ئێمە وەک ژمارەیەک چالاگوانی مەدەنی و سیاسی و هونەرمەند و ڕۆشنبیری و کەسایەتی و چین و توێژ جیاوازەکان بە هاوکاری مانگی سووری کوردی ڕۆژانی 11 تا 22 واتە ماوەی مانگێک کەمپینێکمان بۆ کۆکردنەوەی دەرمان و پێداویستی پزیشکی و کۆمەکی مادی بۆ گەلی ڕۆژئاوای کوردستان ئەنجام داوە. زۆر سپاسی هەموو و کەس و شوێن و کۆگەیانەکەین کە بەدەنگ کەپینەوەکەوانە هاتن. بە تایبەت سپاسی هەرێک لە کۆمپانیای ئاسیاسیال، کۆمپانیای سایۆ بۆ دەرمان و سندیکای دەرمان سازان لقی سلێمانی، دەستگای تەندروستی پێشمەرگە بە هەموو لقەکانیەوە، دام و دەستگاکانی حکوومەتی هەرێم و بازگەکان و ئەو کۆگای دەرمانانەی هاوکاریان کردوین و بەڕێزان ئێمە لێرەوە لەمڕۆدا ئەنجامی کەمپینەکە بۆ ڕایگەشتی ڕاگەیەنین کە بەم جۆرەیە. ئەوەی کۆکراوەتەوە 27 ملیۆن و 10,000 دینارە لەگەڵ 10,461 دلار و بۆ زانیاریتان ئەو پارێژ کە نزیکەی بەو پارێژ بۆ بڕە پارێژ کە ئێستا خوێنمەوە نزیکەی 3 تەن دەرمان کڕاوە و 15 تەنیشمان کۆ کردوتەوە لە کۆگاکان و هەموو دەرمانەکانیش هەوڵ ئەدەین لە نزیکترین کاتدا ڕەوانەی ڕۆژئاوا بکرێت بە هاوکاری مانگی سووری کوردی. لە کۆتاییە سوپاسی هەموو بەڕێزانەکەین کە هاوکاری کەمپینەکەمان بوون ئەگەر بە بەشداری و کۆمەکی 1000 دیناریش بوو بێت داوای لێبوردن لە هەر لایەن و کەسایەتی و کۆگایەک شەکەین کە بیرمان چوو بێت ناوی بهێنین. سوپاس بۆ هەموو لایەک. کەمپینی ساڕێژ 24/12/2019. بەنسبەت ڕەوانەکردنیەوە لەبەر مۆڵەتی فەرمی ناتوانین ناوی ڕۆژەکە بەرین بۆی لە ڕێگە تووشی گرفت نەبین، بەڵام هەوڵ دەین لە نزیکترین دەرفەتا دەرمانەکان ڕەوانەی ڕۆژئاوا بکەین. ئەشمەوێ ئەوەش بڵێن ئافم وەک بە هاوکاری کاک فەیساڵ، یعنی پێمان خۆشەوە و چۆنی سەحازرن ئێمە ئەو ڕۆژەی کە دەرمان و پێداویستەکان بەڕێکرا بۆ ڕۆژئاوا هەر لە ڕێی خۆتانەوە لە ڕێی ئەو گروپەی هاوڕێیانی پەیامنێرانەوە ئاگادارتانەکەینەوە بۆەوەی کە لە هەر شوێنێک ویستان لە ڕێگا بوو لێرە بوو بۆ تایبەتی ڕەنگە گونجاوتریش بێت لە دهۆک ئەگەر بتوانن پەیامنێرەکان لەوێ ڕێپۆرتاژێکی لەسەرکەن کە ئەو پێداویستیانە بە ئامانەتەوە گەشتۆتە شوێنی خۆی. سوپاستانەکەین و سوپاسی هەموو دەستگاکانەکەین کە لە یەکەم ڕۆژ تا ئێستا لەگەڵمان نەبوون حزورتانە بۆ دەستان خۆش بێت. یعنی پێشەوەی کە ئەو ڕۆژەی کە بەڕێیەکەین ئەلەکسەر لە نزیکترین کاتا ڕەنگە لە هەفتەی ئایندا بێ ئاگادارتانەکەینەوە بۆی بتوانن کارێکی لەسەرکەن کە چۆن ئەمانە لە دەواازەی سمێڵکاوە ڕەوانی ڕۆژئاوا کرد.